شەڵتەرێکی گەورەی سەگی بێلانەیە لە سلێمانی. لە مەودوایی تر ئاژەڵان بەتایبەت سەگ بێلانە نابن و لە ناو ئەم شەڵتەرەدا دەژین و یاری دەکەن. ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکان دروستکردنی ئەم شەڵتەرە بە گرنگ دەزانن بۆ پاراستنی ئاژەڵانی بێلانە. ئەم هەنگاوی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەرزە نرخێنین چونکە پێشتر چارەسەری کێشەی ئاژەڵ و سەگی بێلانە بە کوشتن و بە ژەهر خواردکردن ئەکرا. ئێستا ئەوەی کە شەڵتەرێکیان بۆ بکرێتەوە بەڕاستی هەنگاوێکی گرنگە و شتێکی پێویستە کە لەم کاتەیە بکرێت بە تایبەتی کە ژمارەی ئاژەڵ دۆستان و ئەو کەسانی کە ئەی گرنگی بە ئاژەڵێن لە زیاد بوونایە. هەر یەکێک لەو سەگانە بۆ مانەوەیان لە ژیان پێویستیان بە خۆراک هەیە. بۆیە لە ڕێگەی کۆگاکانی خواردن و کوشتارگەکان و خواردنگەکانەوە بڕی خۆراکی پێویست دابین دەکرێت و لە ڕێگەی ئۆتۆمبیلی تایبەت بە شارەوانی خۆراکەکان بۆ شەڵتەرەکە دەگوازرێتەوە. 4 قاعشمان هەیە 4 قاعەکەم 4 سیاجە نزیشی 3000 بۆ 4000 سەگەگرێت. بە بری ڕۆژانە پێویستیش خواردنەکانیان بۆ زیاکەین. ئەمڕۆ نزیشی 30 سەگمان بۆ هاتۆ بەیانی زیاترمان بۆ بێ خواردنی زیاتریان بۆ هێنین. شارەوانی سلێمانی لە ڕێگەی دابینکردنی تیم و ئۆتۆمبیلی تایبەتەوە بە پێی چەندین بەرنامە ئەو سەگانە کۆ دەکاتەوە کە لە ناو گەڕەک و کۆڵانەکانی شارەکەدا هەن. بە پێ و بەرنامەی کە خۆمان شارەوانی دامان ناوە هەر ڕۆژی منتیقەیە گەڕەکێک پاکەین و سەگانەگرینەوەی هێنین. ئەگەر خەڵکێکیش بتوانێت ئەو ئاژەڵە بەرەڵای ئەو سەگانە بگرێ و بێنێ ئێمە بە سوپاسەوە لێرە لێی وەرەگرین. تیممان داناوە بۆ خزمەتکردنی ئەم ئاژەڵانە. سیارەی تایبەتمان داناوە بە گواستنەوەی سەگەکان، سیاری تایبەتمان داناوە بە گواستنەوەی خواردن بۆیان. شەڵتەرەکە لە 4 کەمپ پێکهاتووە لەسەر ڕووبەری 5 دۆنم زەوی لە ناو پارکێکی ژینگەیی کە 30 دۆنم زەویە لە نزیک ئەربات لە سلێمانی دروستکراوە. توانای لە خۆگرتنی زیاتر لە 4000 سەگیان هەیە. 24 سعات شەڵتەرەکە کراوەیە و چاودێری ئاژەڵەکان دەکرێت. هەروەها تیمی ڤێرتەنەریش بەردەوام لە چاودێری تەندروستی ئەو ئاژەڵانەدا دەبن و چارەسەریان دەکەن. دروستکردنی شەڵتەرێکی لەم شێوەیە بۆ کۆکردنەوەی سەگ و ئاژەڵە بێلانەکان ئەبێتە هۆکارێک بۆ پاراستنی ئاژەڵان لە دەستی هاوڵاتیان و پاراستنی هاوڵاتیانیش لە دەستی ئاژەڵان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.